بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە ئاماری ئاوارە و پەنابەران گیان دەکەین بەپشت بەسن بە ئاماری کۆمیسیۆنی باڵای نەتەوە یەکگرتووەکان کە بڵاوی کردوێتەوە دیارە لە 2022 ڕێژەی ئاوارە و پەنابەران لە جیهاندا بەرز بۆتەوە کۆی گشتی 110 میلیۆن پەنابەر و ئاوارە بووە. پەنابەران ئەوانەی کە ڕویان کردوتە وڵاتانی تر گەشتوتە 35 میلیۆن و 300 هزار 35 میلیۆن و 300 هزار پەنابەر و ئاوارەکانەوەی کە لە ناوخۆی وڵاتەکانی ئاوارە بوون بۆی جەنگ بۆی کارەساتی سروشتی 62 میلیۆن و 500 هزار ئاوارەیە. ئەوانەی کە داوای مافی پەنابەریان کردووە 5 میلیۆن و 400 هزار کەسە. ئەوانەی کە لەژێر پاراستنی نێودوڵەتی جا بە پاساوی پزیشکی بێت کارەساتی سروشتی بێت یاخود بارودۆخی سیاسی کۆمەڵایەتی بێت 5 میلیۆن و 200 هزار کەسە. ئەمە ئاماری نەتەوە یەکگرتووەکانە. بەڵێ بڕۆین بۆ ئەو وڵاتانەی کە زۆرترین پەنابەریان لە خۆیان گرتووە زۆرترین پەنابەر تورکیا لە ڕیزبەندی یەکەمدایە 3 میلیۆن و 600 هزار پەنابەری لە خۆ گرتووە. ئێران 3 میلیۆن و 400 هزارە. کۆڵمبیا 2 میلیۆن و 500 هزارە. دواتریش ئەڵمانیا دێت 2 میلیۆن و 100 هزارە. پاکستان دێت دواتر 1 میلیۆن و 700 هزارە. پاشان رووسیا دێت 1 میلیۆن و 200 هزارە کە ئەو وڵاتانە کە زۆرترین پەنابەریان لە خۆیان گرت. بەڵێ ئەو بینە سەر وڵاتانەی کە هاوڵاتیەکانیان پەنابەر بوون بەم شێوەیە سووریا 6 میلیۆن و 500 هزارە. ئۆکرانیا 5 میلیۆن و 700 هزارە. دیارە زۆرترین لە ساڵی 2022 زۆرترین پەنابەر لە وڵاتی ئۆکرانیا بووە کە باز لەوە دەکرێت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەم ڕێژە پەنابەر لە ماوەی ساڵێکدا تۆمار نەکراوە کە 5 میلیۆن و 700 هزار ئۆکرانی بەوەی جەنگەوە پەنابەر بوون. ئەفغانستان دێت دواتر 5 میلیۆن و 700 هزارە. ڤەنزوێلا دێویش بەهۆی نائارامی 5 میلیۆن و 400 هزارە. باشووری سوودان دێت دووارە بۆ شەڕ و ناکۆکیان 2 میلیۆن و 200 هزارە و پاشان سوودان دێت 863 هزارە. دیارەوە ئاماری 2022 پێشبین دەکرێت بە تایبەتی بۆی شەڕی سوودان کە لەسەر 2023 دەستی پێکردووە ئەمساڵ ڕێژەی پەنابەر و ئاوارە لە سوودان زیاتر بێت. بەڵێ بینە سەر ئاماری کۆچ لە هەرێمی کوردستان و عێراق لە 6 مانگی 2023 بەم شێوەیە بووە 11500 هزار کەس. بەڵێ 11500 کەس کۆچیان کردووە. گیان لە دەستدان لەو 6 مانگە 5 کەس بووە بێسەر شوێن 2 کەس بووە. ئەمە ئاماری دەستگای رووتکەیە بۆ کاروباری پەنابەران. بەڵێ بینە سەر لە ماوەی ساڵ و نیوە ڕابردوودا لە 1 2022 تاوەکو 1 2023 گیان لە دەستدان لە ڕێگەی کۆچ 31 حاڵەت بووە. دووبارە ئاماری دەستگای لووتکەیە. بەڵێ سەبارەت بە ئاماری کۆچ لە 2015 تاوەکو 2023 752,323 کەس لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات کۆچیان کردووە. گیان لە دەستدان لەو ماوەیە 319 کەس بووە بێسەر و شوێن 236 کەس بووە. بەڵێ ئەمە بە پێی ئاماری دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران. بەڵێ بینە سەر ژمارەی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان ئەوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانن کۆی گشتی 913232 ئاوارە و پەنابەرە. ئەوانەی کە لە پارێزگەکانی عێراق هاتوون و ئاوارن 664,798. ئەوانەی کە پەنابەری سوورین کە لە ماوەی ڕابردوو هاتوونە هەرێمی کوردستان و ئێستا لە هەرێمی کوردستان ماونەتەوە 248434 کەسە. ئەمەش بەپێی ئاماری حکوومەتی هەرێمی کوردستان. بەخوای گەورەتان سپێرین.